سڵاوتان لێبێت گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵ یەکێک بوو لە کاری لە پێشینەی کابینی نوێمی حکوومەت یاریمی کوردستان لە ماوەی 2 ساڵی ڕابردوشدا زۆرترین پرۆژە لە کەرتی کشتتوکاڵ و پیشەسازیدا ئەنجام درا. وەک بینیتان لە ماوەی ئەم ساڵدا چەند پرۆژەیەکی استراتیژی گرنگ لە شارەکانی هەرێمی کوردستاندا کرایەوە بە بازارکردنی گەرمی جوتیاران پرۆژەیەکی استراتیژی و زەبەلاحی دەستێوەبەرهێنانی هەرێمی کوردستان و دەستکەوتی کابینی نوێمی حکوومەت بوو توانیان کێشەی جوتیاران کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەیە بوو کۆتایی پێبێنن. پێشتر کێشەی هەرە گەورەی جوتیاران خەمی گەورەی جوتیاران بە بازارکردنی گەنمەکە بوو، بەڵام ئەم ساڵ سێ پرۆژەی گەورەی کشتتوکاڵی بەناوی بە بازارکردنی گەرمی جوتیاران لە هەولێر و سلێمانی و دووهۆک بەردی بناغیان دانرا توانیان لە ماوەی تەنیا 10 مانگدا پرۆژەکە بەرهەمی هەبێت. پرۆژەی بە بازارکردنی گەرمی جوتیاران لە هەولێر لەلایەن گروپی خۆشناو جێبەجێکرا ئەمڕۆ یەکەم بەرهەمی خۆی خستە بازارەکانەوە. پرۆژەی گەرمی جوتیارانی سلێمانی لەلایەن گروپی قەیوان کرایەوە، ئەمیش یەکێک بوو لە پرۆژە استراتیژیەکان و بەردی بناغی پرۆژێکی دیکە دانرا لە دووهۆک لەلایەن گروپی قەیوان و گروپی خۆشناو جێبەجێ دەکرێت. حکوومەت دەیەوێت گرنگی زیاتر بە کەرتی کشتتوکاڵ بدات. لە گوتارەکەی ئەمڕۆی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان مەسرور بارزانی داوای لەوە بەرهێنەران کرد کە بێن و بەرهێنان فراوان بکەن، بەڵام لە کەرتی کشتتوکاڵ دەست درێژ بکەن بۆ ئەوەی پرۆژەی زیاتر لە کەرتی کشتتوکاڵ جێبەجێ بکرێت. قسەی زیاتر لەسەر کشتتوکاڵ دەکەین بە میوانداری بەڕێز کەریم سلێمان بریکاری وەزارەتی کشتتوکاڵ، موخلیس سەلیم بەڕێوەبەری کارژێڕی و یاسایی لە دەستێوەبەرهێنان، هەروەها هەڵکەوت محەممەد نوێنەری جوتیاران دیێشێتی جوتیاران لەگەڵمان دەبێت. قسەی زیاتر لەسەر پرۆژەکان دەکەین. کاک کەریم لە ماوەی ئەم ساڵدا پرۆژەیەکی زۆری کشتتوکاڵی هەم لە سێکتەری وەبەرهێنان هەمیش لە پرۆژەکانی حکوومەت جێبەجێکران. ئەم پرۆژانە چی بوون و تا چەند کاریگەری هەبوو لەسەر پاڵپشتیکردنی بەرهەمی جوتیاران لە کوردستان؟ gelek spas rastî îro rojeke dîtna min rojeke mêjûyî bû bo herêma Kurdistanê û bo cotiyarê Kurdistanê û bo berhemekî giring î stratîcî wekî genmî genim berhemekî stratîcî el her welatekî berî niho me gelek kêşe hebûn. Her sal hesed hate diyarkirin ku hinde genim ji cotiyarê herêmê bête wergirtin pirêya sayloyê girêdayî Wizareta Bazirganiya Iraqê ve gelek cara heke hişka salî nebe berhemê cotiyara gelek zêdetir bû. Gelek cara cotiyarê me heyirîtman ke ewî genmê xwe dê çawa be bazar kin. Belê niho ew projeyê giring il herêmê berê binaxê hate danan bo sê projeyê gelekit giring. Ew her sê proje jî yê durustkirina projeyê be bazarkirdinî genmin. Bes şükür bo Xwedê îro ew proje ku li Hewlêrê berê binaxê berî 10 heyva bo re hatiye danan îro rastî mujdek bû bo xelkê me ku ev proje demekî gelekî Kurd da iş sercemê 40 sayloya qarî 20 sayloya durust ketin. Sercemê 13 kargeha nêzîkî 5 kargehê durust kirîn. Ew jî xizmeteke geleka mezin e bo cotiyara her wesa bo asayîşa xwarinê di vî welatî de her wesa jî ev e karnama hikûmeta Herêma Kurdistanê ye kabîna nehê. Ev e rastî vê tilhêre em spasiya kartê taybet jî bikeyn که او کارت تایبەت milvel gel hikûmeta Herêma Kurdistanê yê amade dibit bo avakirina vî welatî. Ev e pêngavê gelekit giringin, her welatek heke jêrxaneke aboriye pêz lê nebitin û heke asayîşa xwarina xwe temîn neketin berdewam dê bêjîn metirsiyet mezin ser hebin. Şükür bo Xwedê îroke bi hezûra cenabê serokê hikûmetê Kak Mesrûr Barzanî ev proje hate vekirin û tiştê herî giring ke girêdaya pinanî ve îro hate ragihandin ku ji soba da
دێ ئەف کارگەها قارتن ڕۆژانە 500 طنی ئاری بینتە بازارێ ئەوش دێ کارتێکردنەکە مەزم بێت سەر کێمکردنا نرخێ نانیل بازاری و توتزانی کوونان تشتێکی هەرێ سەرەکیە هەر وڵاتێکی. سپاس کاک مخلیس لە ماوەی کابینەی نۆیەمدا ئەم 2 ساڵی ڕابردوو ینی هەز دەکەی کە زۆرترین پرۆژە لە کەرتی کشت و کاڵ و خۆراکدا بوو ینی ئەو مۆڵەتانەشی کە دراوە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو ئاسانکارێکی زۆر بۆ بەرهێنەرانە کراوە کە ویستویانە لە کەرتی کشت و کاڵ و پیشەسازی خۆراک پرۆژە بکەن. یعنی تاکو ئێستا لە دەستەوە بەرهێنان چەند مۆڵە دراوەتە کەرتی کشت و کاڵ و بەرهێنان بکەن و ئەو پرۆژانە لە شارێک بۆ تا چەند کاریگەری هەبووە لەسەر بژانەوەی سێکتەری کشت و کاڵ. بۆ خۆتان دەزانن کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کەوا گرنگجی بە کەرتی کشت و کاڵ پیشەسازی گەشت و گوزار بدرێتن لەبەرەوەی دەکرێتن هەر سێ سێکتەر تەواوکەری یەکتر بن. ئەگەر ئەتو بەرهەمت هەبوو دەتوانی کارگەی بۆ دابنی و دەتوانی لە هەمان کاتدا دەبێتە هۆکارێکیش بۆی گەشت و گوزار هەر کەسێک کە گەشت دەکات لە بۆ هەرێمی کوردستان دەبینی بەرهەمەکانیشی دەبێتە مای وەکو دەڵێ خۆشگوزەرانی لە بۆوانە وەکو ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە دەستمان بەوە کرد کە ئێمە پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو وەزارەتەکان کۆ دەکەینەوە دەیکەینە پرۆژە لە بۆ هەرێمی کوردستان و وەکو دەستەی وەبەرهێنان مۆڵەتی ئەو پرۆژانە دەدەین کە ئەو پرۆژانی کە جەنابەت باست کرد ئەوە مۆڵەتی لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە پێدراوە و وەکو پرۆژەیەکی ستراتیجی هەرێمی کوردستان کە ئاسایشی خۆراکی ئەو هەرێمە دابین دەکاتن. بۆیە ئێمە لە پلانی خۆمان کە زیاتر لە 1300 پرۆژەمان ڕاگەاندووە کە زۆرترین پرۆژەکانی کە ئێمە 245 پرۆژە لە کەرتی کشت و کاڵە کە ئەمە خۆی لە خۆیدا ئەگەر بەراورد بکەی لە بە ڕێژەکانی پێشووتر لە سەپات چەندانەیەک بۆ ینی با بەراورد لەگەڵ کشت و کاڵ لەگەڵ پیشەسازی کە زیاتر لە 130 پرۆژەکانمان بووە ئەو چەندانەیەک بۆ ینی ڕێژەکانی زۆر زۆر کەم بووە کە ناکرێت هەندێک جار باز بکەی شەرم دەکەی کە باسی بکەی کە بۆچی لەبەرچێ هۆکارەکانیش دیارن ئەوە بەرهێنەرانی کە دەیان وەبەرهێنان بکەن لە هەرێمی کوردستان دەیانوێت قازانجێکی خێرا و دەستیان بکەوێتن بەڵام وەکو ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی وەبەرهێنانیش ئێمە ئاسانکاری بۆ ئەو پرۆژانە دەکەینکەوە دەکرێتن لە کەرتی کشت و کاڵ لە پیشەسازی لە گەشت و گوزار بۆیە زۆرترین پرۆژەکانی ئێمە تەواوکەری یەکترین پرۆژە کشت و کاڵیەکانمان تەواوکەری پرۆژە پیشەسازیەکانمانن و بۆیە ئێمە لێروکانەوە بانگەشی جوتیارانی خۆمان و بەرهێنەرانی خۆمان دەکەین و بەرهێنەرانی بیانی دەکەین بێن پرۆژەی ستراتیجی لە بواری کشت و کاڵ جێبەجێ بکەن کە دەبێتە هۆی ئەوەیەوە ئاسایشی خۆراک و دەستی کاری خۆماڵی بکەوێتە کار و لە بە هەمان کاتیشدا ئەوەی کەوا حکوومەتی عێراقی یان حکوومەتی فدرالی لە ماوەی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو کە بەشە مستحقاتی جوتیارانی نەداوە هۆکارێک بوولەوەی جوتیارانی کورد پاشەکشە پێ بکە ئەمڕۆ دەتوانین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بڵێن ئەو چەکەش لە ژێر دەستی حکوومەتی عێراقی هاتە دەرێت جارێکی دیکە ئەگەر بیەوە جوتیارانی ئێمە وەکو دەڵێ خاکەکانی خۆیان بەجێ بێرن و بکەونە بابەتی دیکە جوتیارەکانی ئێمە زەویەکانیان نەچێڵن بەڵێ ئەمڕۆپیان دەڵێن باشترین ڕۆژ ئەم ڕۆژەیە دەبێ بێن بکەونەوە سەر زەویەکانی خۆتان و زەویەکانتان بچێڵن بۆی بەرهەمتان هەبێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش گەرنتی ئەوە دەداتن کە ئەو بەرهەمە دەتوانیتن لە ناوە خۆ بەکاری بین و هەمچینە لە داهاتوودا هەناردەی دەرەوەشی بکەن. ئەمڕۆ باسیەوەشی کرد کە مەسلەی بە بازارکردنی بەرهەمی جوتیاران کاری لە پێشینانە ینی هەوڵەکی زۆر دراوە لەگەڵ چەندین وڵات بۆی بەرهەمەکان بە بازار بکەن ینی هەناردەی دەرەوەشی بکەن. کاک کەڵکەوت تۆ لە جوتیاران زیاتر نزیکیت ینی پێشتر کێشەی هەرە گەورەی جوتیاران خەمی گەوریان بە بازارکردنی ئەو گەنمە بوو کە ساڵێک خەمووی ماندووبوونی ئەو جوتیارانە بوو بەڵام لەلایەن بەغداوە بەشێکی زۆریان نەدەکردران یاخود پارەی شایستەی داراییان تاخیر دەبوو ئێستاش ئەو کێشەیە هەرماوە بەڵام بە دامەزراندن و کردنەوەی ئەم پرۆژانە کە گەنمی جوتیاران لەلایەن وەبەرهێنەرانی خۆمانەوە دەکردرێت لە وەلەما کاتدا ئەکرێتە بەربوومی خۆراکی یعنی ئەمە تا چەند جوتیارانی دڵخۆش کردووە کە ئەو پرۆژە ستراتیژیانە لە ناوەخۆی هەرێمی کوردستان هەبێتن و بەرهەمی جوتیاران بە بازار بکە ڕاستە و خۆش پارەکەیان پێ بدات. باشە سپاس دیارە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاکەوە گرنگی بە کەرتی کشت و کاڵ داوە و ئەو گرنگیدانەش دڵخۆشکەری جوتیارانی هەرێمی کوردستانە بەڕاستی گرێبەستکردن لەگەر کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان بۆ
وەرگرتنی گەنمی جوتیاران بەڕاستی دڵخۆشکەرە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا کێشەی ئەوەشمان نامینێتە ئەمە جارێکی تر حکوومەتی عێراق ئایا نسبەی سەدا چەند لێما وەردەگری یاخود چەند لێما وەرناگری دەتوانین خۆمان هەم ئەو بەرهەمانەی خۆمان بە بازار بکەین ینی لە ڕێگەی ئەو کۆمپانیا هەوڵێکی زۆر باشە بەڵام دەبوایە زووتر سایلۆکان دەست بەکار بن ڕاستە سایلۆی هەولێر ئامادە باشش تەواوی کردێ بۆ ئەوە سلێمانیش تاسوکانە بەردی بناغە لە سایلۆکان لە دۆک پارێزگای دۆگدانراوە بەڵام لە هەمان کاتدا دەبی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بداتن ڕێژەی وەرگرتنی لەگەر حکوومەتی عێراق جیاوازی نەبیتن خۆتان دەزان حکوومەتی عێراق بە نسبەتی زیاتر لە هەرێمی کوردستان وەردەگریتن ئەو سار وشکە ساڵی بوو لە بازاڕی احتیادی کە جوتیار گەنمی دەبردە بازار لایەنی کەم تەنی 500,000 وەردەگرت بەڵام بەڵکو لێرە دەرەجەیەک بە 460,000 دینار دانراوە جوتیار لەو حالەتەدا بەڕاستی جوتیار مادیبوونێکی زۆر دەکاتن و هەوڵێکی زۆر دەدا بۆ ئەوەی بەرهەمەکەی خۆی ساغ بکاتەوە بێگومان هەر جوتیارێکیش هەوڵ دەدا بەرهەمەکەی زیاتر لە چۆن دەرپارە بکاتن ئەلەوەیەوە دەکات بۆیە من لێرەوە لەو بەرنامەیەوە داوا دەکەم نرخەکان لەگەر حکوومەتی عێراق جیاوازی نەبیتن هەمان نرخ بیتن بۆ ئەوەی جوتیارانی ئێمە زیاتر هەوڵ بدەن ئەو گەنمە بەڕاستی بۆ خۆمان بێت بۆ خۆمان وێ و هەوڵیش بدرێتە ئەو گەنمە بەڕاستی ئەو کۆمپانیانە خۆتان دەزانین ئێستامە لە ماوەی ڕابردوو کێشەی مەسەلەی ئاردمان هەبوو ئاردی ئێمە لە تورکیا دێتن و فڕنەکان زۆربیان وتیان ئێمە نانگران دەکەین ئەگەر ئێمە هەوڵ بدەین ینی ئەو بەرهەمانی خۆمان گەنم بەرهەمەکانی تریش بەڕاستی بە کوالیتی باش بۆ خۆمان ئیسفادەی لێ بکەین ئێمە چاوەڕوانی ئەوە ناکەین لە وڵاتانی تر بەڕاستی مەسەلەی گەنمە شتەکانی ترە بۆ ئێمە بێتن بۆ ئێمە حکوومەت من لێرەوە دەستخۆشی لە حکوومەت لەو کابینە دەکەم بەڕاستی هەوڵێکی باشی داوە بەڵام هەوڵەکان بەمانای ئەوە نییە هەمووی 100% کێشەکان چارەسەرکرابێتە بەڵکو کە داواکاری ماوە زۆر داوە زیاتر داوا ئێستاکە ئەوانەی کە ئیشی لەسەر دەکەین شتەکان گشتین هێشتا نەگەیشتە خوارەوە بەڕاستی ئەو معاناتانەی کە جوتیار هەیەی بە تەواوی محاناتەکانی ساڕێژ بیتن یعنی زۆر باش دەگەڕێمە وڵات کاکەڵکەوت کاکەریم لەبارەی ئەو پرۆژە استراتیژیانەی کە ئێستا لە بواری کشتوکاڵدا لە هەرێمی کوردستاندا هەیە ینی یەک لەو پرۆژانێک کە باسمان کرد ئەمڕۆ کرایەوە لە سلێمانی و لە هەولێر پرۆژەی ئەلوەی هاوچەرخی هەولێر کارگەی چەوەندەر کارگەی جوتیار ئەمانە پرۆژەی زۆر باشن بۆ ساکردنەوەی بەرهەمی جوتیاران ینی ئەم ساڵ پرسییم کە لە ساڵانی ڕابردوو جوتیار تەماتە و بەرهەمی هاوینەی خەساردەوە ینی پارەیەکی ئەو تۆ نەدەکرد بەڵام ئەم ساڵ پرسییم کە هیچ تەماتە و هیچ شووتیەکی جوتیاران خەسار نەبوو هەمی بە بازار کراوە لە ئەلوەی هاوچەرخی هەولێر و بە پارەکی باشیش ینی بەرهەمەکەیان دەستکەوت ینی پرۆژەی هاوشێوەی لەو جۆرە تا چەند یارمەتی دەرە بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمی خۆماڵی کشتوکاڵی و دامکردن و پاڵپشتیکردنی جوتیارە ڕاستی وزارەتە مە وزارەتە چاندنێ و ژێدەرێن ئاوێ ساڵانە مە ڕۆژنامەکە زیراعیە ئەو ڕۆژنامە زیراعی گەلک جارە ئەم و هەماهەنگی تێتەکردن گەل وزارەتە چاندنێ عێراقا فیدرالی ئەف ساڵە گەلک جارە وزارەتامە وەک وزارەتە کشتوکاڵ بڕیار مەدان بلا بێژین بەرجەوەندیە جۆتیاریدا هەر بەرهەمەک گەهشت بە و ببە دەمێ بازاراوی قەدەغەت کرمە و بێتە هاوردەکردنش دەربەی وڵاتی چەندی ممکن بە مەڕێ لێت گرت کوچو تەماتەش دەربەی وڵاتی مەسەلەن بێنە ناف کوردستانێ وەک پشتەوانیەک بۆ بەرهەمێ نافخۆ بۆ جۆتیارێت خۆ ئەف ساڵەژی شکر بۆ خودێ مەدید جۆتیارێت مە سوودەکە گەلەکە مەزن دیت ئەم وەک وزارە دائیمان یەتنیڤەکە دوو بلابێژین فشارادا شلایەکی بە مەدوێت بەرهەمێ نافخۆ ئەم پشتا جۆتیاری بگرین و بەرهەمێ نافخۆ شلایەکی دیڤەژی مە بازارە هەی و مە خەلکێ هەژارێ هەی
قالك جارة وقتي ام قدغت كين كو برهمك اش درفي ولاتي داخلي كردستاني بد قمان تدانينا نرخيوي بلندت بد ڕاست وقتي نرخيوي بلندت بد قالك جارة خلق جي فشارت كتت بيجت بطاطية جرام بوين طماطية جرام بوين فلان مثلا شوتية جرام بوي بس ام براستي هول دين موازنة كي درست بكين تنيفكا نرخي دا البازاري وتنيفكا قدغا كرنيدا كوبينا داخلي كردستاني افش لايكي فش لاي ديفا او بروجيت كو تبحث كري جناب سروكي حكومتي هندك سردان هبون بو درفي ولاطي بو هولندا بو يونان بو بلجيكا وك بيزانينتما ات هر سردانا كجوان سردانا دا بلكي جرينجيدانا كمظن هبويا بكرتي كشتوكال وجدرين آفي اجبرفيك مديد او قنصل خانه او دبلوماسية كل هرمت موجود بردوام سردانا مدكرن وك وزارتا كشتوكال الهرمي بو هما هنگيه و جيبجي كرنا افان بروجا مثلا ام دي بيجين القل هولنديا نو هندك بينغافيت قالك باشي تاتي نهافتن ما وك لجنك هف بش يا هيت نيفا كامدا شێوەردارێت کشتتوکاڵی وزارەتە چاندنێ یا هۆڵەندا الگەل وزارەتە مەژی هەندێک شێوەردارێت هەینێت کشتتوکاڵی مەسحەکە چێکرینە کوردستانێ کاممکنە چی پرۆژەلوی وڵاتی بێنە دروستکردن طبعا ئەف بابەتنە هەموو هەماهەنگیژی الگەل دەستەیە وەبەرهێنانێ یعنی توزانی وەبەرهێنان و کشتتوکاڵ و وەکی کاک مخلصی گوتی ئەم تەمام کرێت ئێکودوینە لەگەڵ وزارەتە بازرگانی و پیشەسازی ئەف پرۆژێت کو تەبەحث کرین ئەمت بینین ئەڤە دانانە ژێرخانەکە ئابووری گەلەکە پێزە یعنی مەسەلەن نهۆ تەبەحسێ تەماتا کرد مەدوو کارگەهێت سەرەکیەت هەین کوردستانێت بەرهەم ئینانە دۆشابە تەماتا ئێک الحەریرێ ئێک ژی الشەهرە زور اف هردو کارگهنا اف ساڵە ئەس باورد کەم ئەوان قازانجێکە وەسایە مەزن نەکریە بەلێ پادەرگەهێت وان دڤەکری بوون کو هەموو بەرهەمێ جۆتیارە وەربگرن داکو بتە دۆشابە تەماتا و دا جۆتیار زەرەرێ نەکەت هەر وەساژی چاندنا پتاتا ئەمت بینین مەسەلەن دێتو بینی ئەف تێکلیەکە باشە لەگەڵ هۆڵەندیا هەیدوی مەجالێ چاندنا پتاتاشدا او بنتوی پتاتا هەموو تێتە هاوردەکردن شۆڵەندا ئەو ئامیرێت پێشکەفتی داکو وەکیت بێژن کشتتوکاڵیامە بکەفتە پیشەسازی بکەفتە تێدا تەکنەلۆژیا بێتە بکار ئینان تو بینە ئەو ئامورێت کوتێنە بکار ئینان بۆ چاندنا پتاتا هەموو ئەو نیەت کو هاتینە هاوردەکرد وڵاتی هۆڵەندا و پراستی کارتێکردنەکە مەزنا کری سەرزێدەکردنا بەرهەمێ پتاتات بازارێ مەدا نک جۆتیارێ مەدا کارگەهنەوە کوردستانێ گەلێکێت زاف بووین یەت بەرهەم ئینانە چپسێ ئەو کارگەهێت کوونەوە مەل هەولێرێ هەین گەلێک جارە مەسەرەدانە بۆوان کریت بێژن نەبەس بۆ کوردستانێ بەلکی ئەمت قارین پێداویستیت باجێڕێت خواری عێراقی و ناڤەڕاستە عێراقی دابین بکەین وەکی تەگوتی بەلکینەوە بەرنامەمەیەت هەین کو ئەف بەرهەمەژی بێتە ڤڕێکردن بۆ دەرvەی وڵات باشە کاکەری باسی هۆڵندیەکانت کردنی هۆڵندا لەسەر ئاستی جیهاندا دووەم گەورەترین وڵاتە لە پەرەپێدانی کشتتوکاڵ و یەکەم وڵاتیشە لەسەر ئاستی یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپا ئەنی هۆڵندا چیان هەیە لە هەرێمی کوردستان وەکو پڕۆژە هیچ پلانێکیان هەیە بێن لە کوردستان فراوان بکەن هۆڵندیا پرۆژەکی هەی نهۆ ڤەکر سلێمانی ئەم چۆینمە بەرێ خۆدایێ دوێنە ئەو چاندنە کول هۆڵەندا هەی بلابێژین پشێوازێکی پێشکەفتی پیشەسازیە چاندنێ دوێنە ڤەگو هێز نەهێرە مەسەلەن گەلێک جارە چاندن ئەمێت فێر بووین ئەو چاندنە مەیە کلاسیکی هەموو تێتەکردن زەڤیا و سەر ئاخێ نۆتو بین ئەوان هەندێک پرۆژەیە لێرە دروست کرین بەلکی هەندێک بەرهەمی تینن بیک و ئاخژی بێتە بکار ئینان گرین هاوسن پڕیا ئاڤێ و ئەو ئاڤە هەندێک مەواد دێت تێدات نایترۆجینیت ئەو کو ئەو بخۆت بنە بەرهەم و بەرهەمەکی باشیژە چێت بێت ئەف بەرهەمەیە هەی نۆ هۆڵەندیا پرۆژێکی دیە هەی مەسەلەن یێشیری
المنطقة حلبشة واندراجي بروجيكي جلكي باشي هي الويدري وبراستية بريفا كوهندك بروجي ديش درست كان الهوليري ودهوكيش زۆر باشە کاک مخلیس چەند جارێک وەزیری کشتتوکاڵ بێگەر تاالبانی باسیەوە دەکاڵێ لە کابینەی نوێیەم ئاسی وەبەرهێنان لە کەرتی کشتتوکاڵ کە پێشتر سەدا 1.5 بۆ ئێستا بەرز بۆ تۆ بۆ لە سەدا 8.5 ئەوەندە وەبەرهێنان لە سەکتەری کشتتوکاڵدا زیادی کردووە چی بۆتە هۆکار بۆ ئەوەی وەبەرهێنەر واز لە سێکتەرەکانی دیکە بێنێ بۆ نمونە بینیمان لە چەند ساڵی ڕابردوودا لە سێکتەری کشتتوکاڵ کەمترین وەبەرهێنان کرا چی وای کرد کە وەبەرهێنەر بێت لە کەرتی کشتتوکاڵدا وەبەرهێنان فراوان بکات پێشتر ئەوە بوو کە وەبەرهێنەر کە دەهات بەویستی خۆی وەکەوەی کە چی پێویست بوو ئەوەی دەکرد حەزی لە چ جۆرە پرۆژەیەک بوو کەوتبووینە ژێر حەز و ویستی وەبەرهێنەر بەڵام ئێستا لە 2 ساڵی ڕابردوو ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان پلانی وەبەرهێنانمان هەیە واتە ئێمە وەبەرهێنەر ئاراستە دەکەین بەو شێوەی کە حکوومەت دەیوێت لە چ جۆرە پرۆژەیە کە ئێمە دەمانەوێت بکرێتن بۆ نمونە کە من دەڵێم لە ماوەیەکی زۆر نزیک ئێمە هەوڵی ئەوە دەدەین کەەوە وەبەرهێنانی زیاتر لە کەرتی بەنداوەکان بکرێتن چونکە ئێستا کاتێک کە تو باسی کشت و کاڵ دەکەی و سەرچاوەکانی ئاو ئەگەر سەرچاوەکانی ئاو بەهێز بکەی هەر وڵاتێکەوە لە کەرتی کشت و کاڵ بەهێز بوو بێتن ئەوەیە سەرچاوەکانی ئاوی بەهێز بووە بۆیە ئێمەش هەوڵماندا وەکو حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەنددارەکان کە وتم وەزارەتی کشت و کاڵ وەکو وەزارەتێکی پەیوەنددار بۆ بابەتەش ئێمەش کە پلانەکانی حکومەت جێبەجێ دەکەین و کۆی دەکەین و ئاراستەی وەبەرهێنەر دەکەین بەو شێوەی کە ئێمە دەمانەوێت واتە پلانی حکومەت ئاراستە کراوە بوو بەو شێوەی کەوا بێوێتن زۆرترین وەبەرهێنان لەو سێکەرتەی کە باسم کرد بە تایبەتیش لە کەرتی کشت و کاڵ کە دەبێتە بنەمایەک یان پاڵپشتێکی گرنگ بۆ سێکتەرەکانی دیکەی کرد ئەم ساڵیش ڕووپێوێکتان کرد لەبارەی پێداویستی بازار لە ڕووی خۆراک و بەرهەمە کشت و کاڵیەکانەوە ینی بازار بۆ نمونە لە هاوین پێویستی بەچێ لە زستان ئەمە چ پێداویستێکمان لە ڕووی خۆراکەوە پێویستە بۆ ئەوەی بتوانین وەبەرهێنەر هام دەین لەو سێکتەرە یەکێک لەبووی لە فاکتەرەکانی کە باسمان کرد ئێمە بە چ شێوەیەک بمانەوێ وەبەرهێنەر ئاراستە بکەین بەو شێوەی کە باسمان کرد وەکو جەنابی بریکاری وەزارەت باسی کرد کاتێک باسی پەتاتە دەکەین ئەو پەتاتەی کە لە بازار دەفرۆشێت جۆرێکە لەگەر پەتاتەی سەناعی ئێمە ئاراستەی وەبەرهێنان بەوە بووکەوە جوتیارانی کورد کە دەیانەیە پەتاتە بچینن ئەو جۆرە پەتاتە بچینن کە پەتاتەی سەناعیە زۆر جیاوازە لەو پەتاتێکەوە لە بازار دەفرۆشێت لە بۆی کە جوبسی لێ دروست دەکرێت یان بەرهەمەکانی دیکەی لێ دروست دەکرێت بە هەمان شێوە ئێمە دراسەتی ئەوەمان کرد لە دەرگاکانی حکوومەتی عێراق لە هەموو عێراق لە دەواازەکان چ جۆرە کاڵایەک چ جۆرە بەروبوومێک دێتە هەم لە بۆیکەوە وەکو مەوادی خام هەم وەکو خۆراک کە بەکاردێتن ئێمە هەوڵ بدەین ئەو مەوادانەیە کەم بکرێتەوە بە ئاراستەیەک بی جوتیارانی کوردستان هەوڵ بدەن ئەو بەروبمانە بچینن کەوا زۆر لە دەرەوە هاوردە دەکرێتن بۆی ڕێژەکە کەم بکرێتەوە بە بەراورد لەگە ساڵانی ڕابردوو و بەرنامەشمان هەیە لە داهاتوودا بتوانین لە ڕێگای کەناڵەکانی ئاوەوە ئەو زەویانی کە بەرئاو نەکراون بەرئاو بکرێن و ئەو سەدانی کە دروست دەکرێتن بەنداوەکانی کە دروست دەکرێتن ئەمەش ببێتە هۆکارێکی دیکە بۆ بورژانەوەی کەرتی کشت و کاڵ و هەم گەشتیاری و هەمژ بابەتەکانی دیکە کە دەبێتە هۆی ئەوەی کەوا کەش و هەوای هەرێمی کوردستانیش بە جۆرێکی دیکە بگۆڕدرێتن لەبارەی هۆڵندیەکان و بەلجیکی و فەڕەنسیەکان کە دێن دەیانەوێت لە سێکتەری کشت و کاڵی هەرێمی کوردستان کار بکەن ئەوان زۆر سەرسامن بە کەش و هەوای هەرێمی کوردستان کە باسیەوە دەکەن وەکو هۆڵندەکان باز دەکەن لێن کەش و هەوای هەرێمی کوردستان لە زۆر لە بارە لە وڵاتانی دەوروبەر بۆی وەبەرهێنەر بیەوێ کار بکات ینی هەمیشە شاندیان لێرێ کاک کەریم شاندی هۆڵندەکان بەردەوام کار لەسەر خاچی هەرێمی کوردستان دەکەن کە زەویەکەی زۆر زۆر بەپیتە تەنها هۆڵندیەکان و وەکو دەڵێ ئەوروپیەکان نا بە تەنها وەکو دەڵێ تەنانەت وڵاتانی کەندا و یەکێک وڵاتێکی وەکو ئیمارات کە وەبەرهێنانی لە جنوبی ئەمریکا و لە زۆربەی وڵاتانی ئەوروپی هەیە لە ڕووی کشت و کاڵەوە لە ماوەی ڕابردوو سەردانی دەستەی وەبەرهێنانیان کردووە هەوڵیان داوە لە ڕێگای خۆیانەوە لەبەرەوەی هەر وەبەرهێنەرێکی بیانی یان وەبەرهێنەرێکی ناوەخۆ کاتێک دەیەوێتن پرۆژەیەک ئەنجامدا سەیری کەڵکی ئابووری ئەو پرۆژە دەکاتن چەند بازاری ئەو پرۆژەیە دەبێتن وە کەڵکی ئابووری سوودی ئابووری لە ڕوویەوە بە دوای قازانزدا دەگەڕێت دەبێت بە دوای قازاندا بگەڕێت وەکەوەش باسمان کرد ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدەین ئاسانکاری زیاتر بۆ ئەو وەبەرهێنەرانە بکەین کەوا دەیانەوە وەبەرهێنان لە ڕووی لە کەرتی کشت و کاڵ بکەن و بتوانین
امتیازاتی زیاتریان بدەینێ بۆ خۆتان دەزانن گەڕانەوەی ئەو سەرمایی کە بەکاری دەینی ماوەیەکی درێژخایەنتری دەوێتن و بەرهێنەریش ناوێت بێتن ئەزمونێکی نوێشە کە بەرهێنەر بێوێت لە سێکتەری کشت و کاڵدا کار بکات ینی وەکو خۆت باس کرد لە ماهی ڕابردوو زیاترین ئەوەی دەویست وە بەرهێنەر کە خۆی دەیەوێت قازانێکی زۆر لە ماوەیەکی کەم بەڵام کشت و کاڵ خۆرەزانین پرۆژەی استراتیژیە لەوانەیە بە 20 ساڵ 15 ساڵ هەتا داهاتێک یا خۆت قازانجەکەی خۆت بەدەستدێنی زۆر چاکە کاکەڵکەوت لەبارەی ساغبوونەوەی بەرهەمی جوتیاران ئەو پرۆژانەی کە جێبەجێ کراون و ئێستاش لە جێبەجێکردندان یعنی تا چەند سوود بە جوتیاران دەگەێنێت پێشەچەکەی باسم کرد کە مەسەلەی تەماتە و خەیار و ئەو بەرهەمە کشت و کاڵیانەی کە لە وەرزی هاوین بە تایبەتی هەبوون لە چەند ساڵی ڕابردوو هەمووی خەسار دەبوون ینی جوتیار بینیمان لە وێنەکان لە سۆشیال میدیا گلەیی دەکرێت بەرەمەکەم ساغ نابێتەوە بەڵام ئەم ساڵ خۆشببختانە بەرەمەکی باشیان ساغ بووە ینی ئەو پرۆژانەی کە پێویستە جوتیاران هەیان بێ یاخود بەرهێنەر پێویستە لە سەکتەری کشت و کاڵدا هەیان بێ زیاتر چی بێ باشە من پێم وایە ئەو ساڵ لە هەموو سارەکان زیاتر جوتیار استفادەی لە بەرهەمەکەی خۆی کردو بەڕاستی لە شێوازی بە بازارکردن بە نرخێکی باش وەکو ساڵانی ڕابردوو نەکو خۆشت ئاماژە پێک ساڵانی ڕابردوو بەڕاستی تەماتە و هەموو بەروبوومەکانی خۆی بەڕاستی هەر جوتیار هەولەی نەدەکردەوە ئەنی بەشی ئەوەی نەدەکرد بەڕاستی کرێکار و مەسلەی کرێباری ئەوانە بداتم ئەو سار جیاواز لە ساڵانی ڕابردوو زۆربەی جوتیاران زەرەریشان دەکرد بێگومان ئەو سال جیاواز لە ساڵانی ڕابردوو هەن لە مەسلەی شووتی و خیار و تەماتە و هەموو تەواوی بەروبوومەکانی کشتتوکاڵ بابەتشتر بەڕاستی دەمێ ئاماژەی پێ بکەم مەسلەی قەدەغەکردنی بەرهەمی کشتتوکاڵی دەرەوەی هەرێمی کوردستان بەڕاستی من لێرەوە دەستخۆشی لە حکوومەتی هەرێم و وەزارەتی کشتتوکاڵ دەکەم ساڵانە لە مەوسیمی کە بەرهەمی خۆمان پەیدا دەبێتن بەڕاستی ئەوان لێرە قەدەغەی دەکەن یان نرخێکی زۆری گومرگ لەسەردانێن لەبەرەوەی هیچ بازرگانێک نەتوانی لە دەرەوەی هەرێمی کوردستان بینی ئەوەش بەڕاستی هۆکارێکە بۆ ئەوەی جوتیاری ئێمە ئیسفادە لە بەروبوومەکان بکاتن بێگومان پرۆژەی باش لە ئارادا هەبووە کاری باش کرا وەکو کاک مخلیس ئاماژەیەکم وەسەلەی بە بەرهێنانیش بەڕاستی جوتیاری ئێمە ئێستا ئەو ساڵانەی ڕابردوو جیاوازتر لە ساڵانی ڕابردوو دەتوانی شێوازی بەروبوومی کشتتوکات چۆن بە بەرهەمی بێنی لە ڕووی اقتصادیەوە مثلا ئەگەر نمونە بنین ساڵانی ڕابردوو تەماتە و خیار و ئەو شتانە کە دایان کرد بە جۆگە دایان کرد و ئاوەکی زۆر و کیمیاوێکی زۆر ئێستا کە بە قەترا یعنی بە ئاوەکی کەم و بە مادەی کیمیاوێکی کەم دەتوانی بەروبوومەکەی خۆی بەڕاستی ئیسفادە لێ بکاتن و ئەوەندە کولفەشی لەسەر جوتیار نەبیتن پرۆژەکان پرۆژەی باش مەسلەی کاکەریم ئاماژەی پێکردن مەسلەی کارگەی ئاوی تەماتە بەڕاستی ئەوسار لە کار دەست بە کارەکانی خۆی کردووە شتێکی باشە و هەوڵ بدرێتن زیاتر وەکو ئاماژەم پێکرد زیاتر ئێمە هەوڵ بدەین حکوومەتی هەرێمی کوردستانە هەوڵ بداتن گرنگجی بە بەرهەمی خۆمان بینیتون وە بەرهەمی خۆمان بۆ خۆمان نەک بەرهەمی وڵاتان بۆ ئێمە نەک هەر هەوڵی ئەوش بدەین بەرهەمەکان هەناردەش بکەین بە بازارکردنمان بەڕاستی ئەگەر ئێمە بتوانین بەرهەمەکانی خۆمان بە بازار بکەن بە تایبەتی لە عراق خۆتان دەزانن ئێستا عراق لە جگەل هەرێمی کوردستان دەرەوەی هەرێمی کوردستان عراق ئەو سار زەخت و ئیتفاقێکی باش هەبوو بەو دوایە ڕەوان کرا بەڵام لە سەرەتاکە وان نەبوو یعنی ئێستا لەوانەیە عراق جاری وایە گرنگی بە بەرهەمەکانی مەسەلەن ئێران زۆر گرنگی پێ لێەوە دەینیتن عراق وڵاتێکی بچووک نییە ئەوان دیارە مەسەلەی ئەوە بەربوومەکانمان جیاوازە لەگەڵ عراق مەوسومەکانمان جیاوازە ئێمە لە هاوینان زیاتر بەرهەمەکانمان هەیە ئەوان بەرهەمەکانیان دەکەوتە مەسەلەی جستان و ئەوان جە بۆیە ئێمە هەوڵ بدەین لە عراق لە دەرەوەی عراق بەڕاستی هەوڵ دێن بەرهەمەکانی جوتیار بە بازار بکەین بۆ ئەوی جوتیار خەسارەتمەند دەبینیتن بۆ ئەوەی ئەو جوتیارانێکی ئێستا لە شار دانوشتون هەوڵ بدەن بچنە دێهاتەکان بەرهەمی کشتتوکاڵ پەرە پێ بدەن بۆی هەم هەرێمی کوردستان استفادە بکەوە هەم جوتیارەکانی زۆر باش کاکەریم بابەتی پلان لە وەزارەتی کشتتوکاڵ بۆ ساڵی داهاتوو بۆ ئەم وەرزەی کشتتوکاڵی چییە و ئەو پرۆژانەی کە دەتانەوێت جێبەجێ بکەن باوکاری لەگەڵ وە بەرهێنان چینە
ڕاستی ئەم وەک وزارەتە کشتتوکاڵ بەلکی پلانامە دەست پێکە کابینێدا یا هاتیەدانان و یە هەوڵت دەین ساڵ بساڵ و ئەف پلانە کومەهەی بێتە جیبەجیکردن مەسەلەن نهۆ ئەم بەرێ خۆت دەینێ تشتێ هەری سەرەکی مە هەندێک بەرهەمێت هەینە کوردستانێ بەلکی زێدەی حەوجەیە منە و باشە هەکە هەندێک کۆمپانیا هەبن ئەف بابەتە بێتە ڕێخستن دابقارن ئەوی بەرهەمی بەنە دەرvەی وڵاتی و بڕاستی هەندێک پێنگاوێت وەسایەت هاتی نەهاوێتن مەسەلەن نهۆ تو بینە ئەم وەک وزارەتە کشتتوکاڵ زۆر هاریکارین گەلوان کۆمپانیا ئەویەت کوونهۆ برنجێ ئاکرێت بەنە دەرvەی وڵاتی ئان سماقا ئاکرێت بەنە دەرvەی وڵاتی ئان تەحینە ئامێدیە و ئاکرێ بەنە دەرvەی وڵاتی ئانژی هەنارێت حەلەبچە بەنە دەرvەی وڵاتی یعنی ئەف بابەتە ئەمێ سەرشۆڵتکەین بابەتێ دی مەگەلک کێلگەهێت هەینیت پەلەوەرە ئەو گۆشتێ مریشکایە تێتە بەرهەم ئینان کوردستانێ بەلکی گەلک زێدەی حەوجەیە کوردستانێ بخۆیە تو بین بەردەوام ئەمێ سەرخەتێ گەل وزارەتە کشتتوکاڵ یا عێراقا فیدرالی ji ber wê hindê da ku rê nête girtin il berhemê me yê navxwe û da ku ev kêlgehne geşê bikin berdewam pêş bikevin ji ber vê hindê jî rastî jî il bazara bacêrê Iraqê xwar û Iraq û naverasta Iraqê jî ez bêjme te daxwaziyeka mezina hey ser berhemê Kurdistanê dibînin ev berhemê goştê mirîşkaya Kurdistanê paqije xawîne gelek teleba ser hey rastî frêş e ji ber vê hindê hindek cara rê li me hate girtin bi hêceta ku ev berheme neyê me ye neyê navxwe ye yê tête tehrîbkirin yê qaçaxçiyatiyê ye yê tête nav herêmê û çite xwar hindek îcraat me hebûn me rabû stîkerek çêkir barkodekî taybet çêkir me hindek şol kirin piştî hingî me daxwaza wezîrê çandinê Iraqê bixwe kir ku bêt seredana me biket û ew berêwberê giştiyê li gel û şêwirdarê wizaretê me bi wan bilabêjîn seredanek çêkir bo hemû projê li Kurdistanê heyn Silêmaniyê li Helepçe li Hewlêrê li Dihokê da ku ew bi çavê xwe bînin ka ev yanî bi rastî planêt me wek wizareta kiştûkal tiştê serekî nikme piştevaniya cotyarî ye me divêt em harîkariya cotyarî bikeyn me divêt em piştevaniya berhemê navxwe bikeyn vêce herçî tişt bit meselen niho berî çend rojeka pêşangehek li Dihokê cenabê Serokê hikûmetê Kak Mesrûr Barzanî hazir bû ev e pêşangeha jimare çarde bû li Dihokê tête çêkirin ya tirî û hingvînî yanî bi rastî tiriyeke û hingvîneke yanî cenabê Serokê hikûmetê bixwe jî digotiye ez destxweşiyê we dikem bereketit malê we da bit bes pa piştî cenabî seredana xwe xilas kirî miviya wek birîkarê wizareta kiştûkalî nêzîk ve ew cotyarêt me yê peşdarit wê pêşangehê da êke midîtin da bizanim daxwaziyê wan çi ne û em çi planê danîn meselen tiriyekî gelekî zêdeyê hey li Dihokê û li ew ê deverê hemûyê ew tiriye hemû êk demî da bite demê berhemê wî em çil wî tirî bikeyn sartxana bo raçê bikeyn kompaniyekê durist bikeyn ku ew tiriye bête virêkirin bo derveyê welatî pîşesazî bikirêt meselen kargeh bêne duristkirin rastî jî qonsilê Yonan berîdemeke seredana me kir li wizareta kiştûkal daxwaz kir yanî belkî wekî weberhênan rê bête dan ku ew kargehekê çêkin vêca bo şerbetê bit bo tiştekî dî bit ku ev tiriye bête bikarînan û dibêjin bi rastî newiyeteke geleka baş e û bi kêrtê bibite hemû tişt her wesa hingvînê me yê li kuliyê de کاکریم ئێوە دەرچێکتان دۆزیوەتەوە بازارێک بۆی ئەو بەرهەمانەی کە ساڵانە لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەرهەمدێ زیاد لە پێداویستی ناو خۆیە ئێوە بازارێک بدۆزنەوە لە دەرەوە بێگومان ئەو سەردانێت ئەڤان بلابێژین وڵاتێت دەرڤە ئەوێت ku قونسڵ هەین کوردستانê وەختێ سەردانامەتکەن ئێکش بابەتێت سەرەکی ئەوەل گەلوان ku em rêkê bibînîn her berhemekî nikme meselan Kak Muxlisî behsê bilabêjîn welatê kendaw kiriye xelîcî me seredanê bo me kirîn işlaya îmarat û wan ve berînho jî me muhawelek kir ku hindek berhemê me taybet hinar
و هەندێک بەرهەمێ دیت سلێمانیە و حەلەبچەک و ئەمرێکەینەوێ دەر بەس ڕاستی بۆ مەدوێت بلا بێژین وەک یعنی تەوجیهەکە پێشکەفتی تر بوارێک کشت و کاڵدا داکو ئەو بەرهەمێتمە وەختێک چنەوێ دەر یعنی سەرکەفتی بن یعنی ما توزانی لێ دەرکێ الحەموو دەرا کەرانتینەیە هەی کەرانتینەیە هەی هەر بابەتێک بچێت داخلی وڵاتێکی بێت بەرێ خۆت دەنێ ئەو کەرانتینەیە فیزیائیە یا کیمیائیە دێ بەرێ خۆ دەنەوی بەرهەمی کا چەند کوالێتیاویە پێشکەفتیە هەتاکو بێتە بکار ئینان بێجال گەل جۆتیارێت خۆ و تایبەت جۆتیارێت نەمونە ئەمێ هەوڵت دەین و فعلەن کوالەتیە ئەوان بەرهەمای پێشکەفتی بێت و ڕێژ بۆ ڕاوەتکەین گەلڤان وڵاتادا کو بێتە ڕەوانەکردن بۆ دەربێ وڵاتی دەست خۆش کاک مخلیس دەستێ بەرهێنان ڕێبەرێکی بەرهێنانی بڵاو کردەوە کە زیاتر لە 1300 پرۆژە چەندی کشت و کاڵیە و تا چەند پرۆژەکان تایبەت کراوە بۆ کشت و کاڵ بەڵێ من پێشەکی باسی ئەو بابەتەم کرد بەڵام پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە دەمەوە دوو بابەت لەسەرەوەی کەوا ئایا ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان پلانمان چ بیتن لە بۆ ئەوەی کەوا لە داهاتوودا چ شێوازێک بکەین هاان دەربی لە بۆەوەی کەرتی پشت و کاڵ بە پێشکەوی بەڵێ ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان 13 ناوچەی پیشەسازیمان لە پلاندا هەیە و لە دهۆچش ناوچەی پیشەسازی کانیسپی تایبەتە بە خۆراک دروست کراوە کە ئەوە خۆی لە خۆیدا هاندانێکە بۆەوەی بێن کارگەکانی بەروبوومی خۆراگیانی کە دروست دەکەن لەوێن دەردروست بکرێتن و ئەو بەروبوومانە تێدا بەکاربێتن کەوا لە ناوە خۆدا دەبەکاربێتن بابەتێکی دیکەیان کەوێ باسی بازار دەکەین بە بازارکردن بەڕاستی یەکێکە لە بابەتەکان و بۆ خۆشتان دەزانن زۆربەی وڵاتان هاندانی تێدا هەیە ئەو گەنمەی کەوا ساڵانە دەبواە وەکو دەڵێ دەدرا حکومەتی عێراقی پێشووتر کە هەمان شت بەشە وەکو دەڵێ ئەو بەشەیە کەوا دەبوا لێ وەربگیرێتن لە بەشی عێراق بوو چەند ساڵێکە وەکو دەڵێ پارەکەی ئێمە نەدراوە بەڵام دەبێت لە داهاتوودا ئێمە بیر لەوە بکەینەوە تەنها لە بواری گەرم نەبیتن ئەو هاندانە بوارەکانی دیکەش بگرێتەوە ئەو خۆی لە خۆیدا بابەتێکە کە دەبێت ئیشی لەسەر بکرێ وەکو وەزارەتی کشت و کاڵ دەبێت پلانی لە بۆ دابنێن خاڵێکی دیکەیان ئێمە هەمومان بانگەشەی ئەوەی دەکەین دەڵێن دەمانەوێتن کەرتی کشت و کاڵ بەهێز بکەین پرۆژەکانی وەبەرهێنان بە شێوەی تەکنەلۆجیای نوێ بە شێوازێکی نوێ لە بواری وەبەرهێنان لە بواری کشت و کاڵ بکەین بەڵام پرسیار ئەوەیە کە کاتێک باسی زەوی دەکەین خۆ لە ئاسمان ناکرێت دەبێت لەسەر زەوی کێشەی زەوی یەکێکە لەو بوارانەیەکەوە وەکو پێویست لە ساڵانی ڕابردوو کەرتی کشت و کاڵ وەبەرهێنانی تێدا نەکراوە بۆیە چۆن ئێمە 13 ناوچەی پیشەسازیمان ئامادە کردووە لەوەی کەوا پرۆژەکانی پیشەسازی بە تایبەتیش پیشەسازی خۆراک کە تێیدا دەکرێتن دەبێت لەو شوێنانە بیتن دەبێت لە ئێستاوە ناوچەی تایبەتمان هەبیتن لە هەموو هەرێمی کوردستان هەر شارێک بەجیا ئەوانن کەوا ئەو زەویانەکەەوە ئامادە دەکرێن بۆی وەبەرهێنەرانی بیانی وەبەرهێنەرانی ناوەخۆ کە دەیانەوێت پرۆژەی استراتیجی گەورە لە بواری کشت و کاڵ بکەن بە شێوازی تەکنەلۆجیای نوێ دەبێت ئەو زەویانە ئامادە بۆیە لێرەوە وەکو دەڵێ داوا لە وەزارەتی کشت و کاڵ دەکەم کەوا لەو ئەم بوارە خۆیان ئامادە بکەن بۆ وەرزی داهاتوو یان بۆ ساڵی داهاتووکەوە بتوانن کۆمەڵێک زەوی باش دەستنیشان بکەن بۆی ئێمە وەکو دەڵێ ڕای بگەینین بۆ وەبەرهێنەرانی بەتاکید ئەو هەما هەنجێ هەیە بەڵام دەمانەیە وەکو کێشە وەکو چارەسەر کە باسیەوە دەکەین بۆیش وەکەوەی کە باسمان کرد ئەمە پلانی وەبەرهێنان ئێمە 545 پرۆژەی پیشەسازی کە باس کراوە و 245 پرۆژەش هی کشت و کاڵ بوو و 244 پرۆژەش گەشتیاریە کە ئەمانە هەمویان تەواوکەری یەکن دەبێتە هاندانێک بۆی وەبەرهێنەران لەو بوارەدا وەبەرهێنان بکەن کاتێک ئێمە بەڕاستی وە پرۆژەیەکی کشت و کاڵی دەکەینەوە لە شوێنێک خۆی لە خۆیدا دەبێتە هۆکارێک زۆر وڵاتی دنیا کە تو دەچی سەردانی وڵاتە دەکەی لە بۆ گەشتیاری دەتباتە چێڵگەیەکی کشت و کاڵی وڵاتێکی وەکو مالیزیا زۆر جار کە تو دەچی سەیری دەکەی دەتباتە ناو چێڵگەیەکی کشت و کاڵی ئەوزە چێڵگەکانی کشت و کاڵی تایبەت بن بە چابیتن یان بوارێکی دیکەی بەروبوومی خۆراک بیتن ئەوە بیتن بۆیە دەکرێتن ئێمە پرۆژەکانی کشت و کاڵیمان زۆرێک بیتن لەوەی کەوا سەرنجی گەشتیارانی ناوەخۆ بیانیش ڕابچێشین بۆی وەبیران بە هەمان شێوەژ ئێمە ئاراستەی وەبەرهێنەرانی خۆمان دەکەن کە پرۆژەکانی پیشەسازی دەکەن ئەو بەروبوومانی کە لە ناوەخۆی هەرێمی کوردستان دەست دەکەون و ساردخانەکانیش بەڕاستی بابەتێکن کە ئێمە لە ساڵانی ڕابردوو و ئەم ساڵیش ئیشی باشمان بۆ کردووە کەەوە یەکێک لە بابەتێک بوو کە زۆر باز نەکرا کە ئەوە بێتن
زۆربەی زۆری کشت و ینی جوتیارانی خۆمانیان ئەوانەی وەبەرهێنەرانێکەوە لە بواری کشت و کاڵ ئیش دەکەن ئێستا پشت ئەستورن دەتوانن پەتاتەکانی خۆیان ببن لە ساردخانەکان دابنێن و بۆ کاتێکی دیکە هەڵی بگرن ئەمەش هۆکارێکی دیکە بووکەوە ینی توانرا ئەو بازارە نەبیتن وەکو ساڵانی ڕابردوو بڵێن بەروبوومەکان لەبارەی وەبەرهێنان کاک مخلیس با بڵێن دەست پێشخەری وەبەرهێنەران بۆ کەرتی کشت و کاڵ چۆنە ئێستا وەبەرهێنەرانی بیانی ئامادەیان تێدا هەیە دەیانەوێتن بێن وەبەرهێنان لە بواری کشت و کاڵ بکەن وەکو باسم کرد بەڵام ئەو تەگەرانێک کە هەنە دەبێت لە بەردەم کەرتی کشت و کاڵ هەڵبگیرێتن یەکێک لە بوارەکان کە دیسان تەکیدی لێ دەکەمەوە زەویە دەبێت ناوچەی تایبەت بە زەوی دیاری بکرێتن بۆ ئەوی کەوا وەکو ناوچەی پیشەسازی یان وەکو ناوچەی کشت و کاڵیکەوە بۆ ئەو جۆرە پرۆژانەی کەوا ئێمە دەمانێت وەکو استراتیژیدا دەنرێتن بۆ هەرێمی کوردستان و زۆر باشە کاکڵ کەوت لەبارەی جوتیاران یعنی سەرەتاش باسم کردووە لەگەڵ جوتیاران مامەڵەکە زیاتر لەگەڵ جوتیارانە بۆ وەرزی داهاتوو ینی جوتیاران ئەو کێشەی کە هەیەە با بڵێن ساڵانە دووبارە دەبێتەوە بەشێک لە کێشەکان چارەسەر بووە بەڵام وەکو داواکاری هەم لە دەستەوە بەرهێنان هەم لە وەزارەت چین زیاتر معاناتی جوتیاران چییە؟ ئەوانێک ئێستا بەردەوام من ئەگەر بەرەو پێش بچین بە ڕاستی معاناتەکانی جوتیار بەرەو کەمی دەڕواتن داواکاری جوتیاران زیاتر پاڵپشتیکردنی وەزارەتی کشت و کاڵە وەبەرهێنان زایدەن وەزارەتی بازرگانی باش ئەوەی وەزارەتی کوشتکاڵ وەزارەتی کوشتکاڵ هەوڵ بەدەتان کار ئاسانی بۆ جوتیار بکاتن خۆتان دەزان ئەو چیان بۆ بکانی بۆ نمونە من ئێستا باسی دەکەم خۆتان دەزان ئەو سار ئێمە تووشی وشکە ساڵی بووین زۆربەی بەڵێ زۆربەی بیرەکان وشیان کرد یان ئاویان کەم بواتن ڕێگە بدرێتن ئەوانەی کە ئاویان کەم بوویانەوە بدرێتن بەڕاستی زیاتر بیرەکە خۆڵ بکەن بۆی ئیسیفادە لێ بکات مەسەلەی دنک چاندن کوالێتی دنک چۆنیەتی دنک هاوکاری جوتیار بکرێتن بۆ ئەوەی بەڕاستی ئەو دنکێ بە نرخێکی گونجاوی بدرێتن نەک لە بازار بە نرخێکی گران بکرێتن دنیشی باش بە کوالێتی چاک بووە لەسەر کەشوو هەوای هەرێمی کوردستان بەڕاستی بۆ ئەوەی جوتیار ئیسیفادا لە بەروبوومەکەی بکاتن زیاتر وەبەرهێنانەکەی زیاتر بیتن مەسەلەی کیمیاویە کیمیاوی خۆتان دەزانن جوتیار هەموو شتەکانی ئەستوی خۆیە کیمیاوی لە بازار دەیکڕی بە نرخێکی گران گاز بە هەمان شێوە مەسەلەی نرخی کارەبا خۆتان دەزان ئەوانەی کە بیری توازین نرخی کارەبا بە مەسائلی توجاری بۆیانێت توجاریش نرخێکی زۆر گرانە بۆ جوتیار ئەگەر نمونە بووینەوە لە هەندێک شوێنە لە منطقەی دەشتی هەولێر بە تایبەتی لە کەندێناوە و ئەو شوێنانە ئەو سار کارەبا زۆر خراپ بووە جوتیار زۆر زەرمەند بوون یعنی هەر جوتیارێک مۆلیدەی بۆ خۆی دانابوو مۆلیدەی دانابوو بۆ ئەوەی لەبەرەوەی کارەبا نەبوو یعنی لە 24 ساعت بەڕاستی کارەبا زۆر کەم هەبوو یعنی هەوڵ بدرێ ئەوڕۆ من دیتم لە قەزای مەخمور بەڕاستی مەسەلەی پرۆژەی کارەبا کە جەنابی وەزیریش لەوێ بوو ئەو شتێکی دڵخۆشکەرە بۆ ئەو دەڤەرە بەڕاستی هەوڵ بدرێتن حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەی کارەبا زیاد بکاتن لە شوێنەکان بۆی خۆتان دەزانن جوتیار ئێستا زیاتر مەسەلەی ئاوانە لەسەر کارەبایە مەسەلەی ئەو سار بنەتۆ ینی بنەتۆی جوتیاران مەسەلەی گەنمە جۆیە بەڕاستی بە کوالێتی باش بۆ جوتیاران ینی هاوکاری جوتیان بکرێتن خۆتان دەزان ئێمە لە یەک مەوسمدا بەروبوومان زۆرە لە موسمەکانی تر کەمە بە تایبەت جیستان ژووری لایلۆن ژووری پلاستیک ینی هەوڵ بدرێتن حکوومەتی هەرێمی کوردستان بە نرخێکی من ناڵێم بەلاش بیانداتی بەڵام بە نرخێکی گونجاو یاخود ئەوەتە بە قست بە ئەقسات بۆ ئەوەی جوتیار ئیسیفادە بکاتن لە زستانیش بەروبوومان هەبێتن لە زستانیش ئێمە بەروبوومان هەبێتن لە هەموو کاتەکانی بەروبوومان هەبێتن مەسەلەی ژووری ساردکەرەوە جوتیار ئێستاکە هەوڵ بدرێ جوتیار هەم بدرێ لەسەر زەویەکەی خۆی ژووری ساردکەرەوەی هەبێتن بۆ ژووری ساردکەرەوە لە شوێنی تر هەبێتن هەر جوتیارێک مەسەلەن جوتیار هەیە 100 دۆلەم ئەرزی هەیە یان بە 3 جوتیار 4 جوتیار مثلا لە دێهاتەشی مەسەن دێهاتێک بۆ نمونە 6 جوتیاری هەیە 50 جوتیاری هەیە لایانی کەم ئەو دێ مەسەلەن
5 ژووری چارکەرەوە هێبی بۆ ئەوەی ئەگەر بەرهەمەکەی لەو موسیمی هاویندا بە نرخێکی پارەی نەکرد ئەو کاتە بۆی هەڵی بگری بە جستاندا زۆر باش ئەوانە هەمووی بەڕاستی لەسەر ئەستوی حکومەتی کوردستان ئاوکاری دەست خۆش کاکەریم پرۆژەک هەیە لە هەولێر پرۆژەکی کشت و کاڵی بە ناوی ئەلوەی هاوچەرخی هەولێر پێم وابێ پرۆژێکی گرینگە هەم بۆ ئێستا هەم بۆ داهاتوی هەرێمی کوردستان نێم پرۆژەیە چ کاریگەریی هەیە لەسەر بەرهەمی جوتیاران چ کاریگەرێکی هەبووە ئێوە چ پلانێکتان هەیە بۆ پەرەپێدانی ئەو ئەلوەیە کە بەشێکی زۆری بەرهەمی جوتیاران لەوێ ساق دەکرێتەوە و جوتیارش چاوی لەوێ بەرهەمەچکەی زیاد کا بۆی پارەیەکی باشی دەستکەوێت چ پلانێکتان هەیە واللهی بەڕاستی ئەو مۆزوعی ئەو علوا کەڤن و علوانو ئەو کێشەکە کەڤنا بەری نهۆژی منەوێت ئەستەفاسی لە دوی بابەتی بەحس بکەم گەلک جارە یعنی هەوڵدان و هەموو ئیش بچتە علوەی نوێ و علوا کەڤنژی هەندێک ئەسبابێت خۆیت هەین من وەکی گوتیەتە وێت ئەم هەر گەل خەلکێ بین وێت ئەم پشتا خەلکێ بین ش بەروێ هەندێژی ئەف کارێ تێتەکردن لە علوان و ئەف ساڵە بۆ ینی بۆ حقیقت تشتێکی باش هاتەکردن یعنی مەسەلەن نۆ دەبێژین جۆتیارێتمە ئەڤێت و بەرهەمێ خۆتینانە علوە هەولێرە یانوو بەلکی علوێ وەک دەعمەک تەدید بە هەر سەیارەکە بەرهەمێ خۆ ئینا بە علوێ ئەوان هاریکاریە کردایە بۆ کرێ ئەو سەیارێت مازنجیت و ئەو بەرهەمێ جۆتیارە شەولێرێت برە بەغدایە ئاند برە بەسرا هاریکاریەک بۆوان سایقاژیت کرد یعنی دەعمەکە وەسات کرد و دویان بلا بێژین وەک ڕیگلامەک وەک تشتێک بۆ vê ئەلوانو بەس هەتان هۆژی مەوزوعی ئەلوانو یا کەڤن یا مایی ئەلوانو هەندێک ئەسبابێت خۆیت هەین بێژنەوە تشتێکی مۆدرێنە و گەلک تشتی جوانجیە لێ هەی پراستی مەسەرەداناوان کرد نەبەس ئەلوەیە بەلکی جیە لێ هەیە هەندێک پرۆژە هەندێک تێکلیێت هەین گەل حکوومەتە هۆڵەندی و هەندێک بەرهەم هەر لێ دەربێنە بەرهەم ئینان ئەلوا کەڤنجی تو زانی گەلک خەلکێمێ هەولێرێ کاسبە و گرێدایە ئەلوا کەڤنڤە و ژیانەوان سەروێ ئەلوێە و ئەو جیێت و بخۆ گرتین ئەڤە دەمەکی درێژە گرتین و بەلکی پارەکی زێدەیە پێداین ئەم وەک وزارەتە کشت و کاڵ محاولەت کەین موازەنەکێ بکەینت وی بابەتیدا و ئەم پشتەوانێت خەلکینە یعنی مەدوێت ئەو تشتە بێتەکردن یەت خزمەتە خەلکێدا سەروی بابەتی بەس هەندێک ملاحەزە منێت هەین مدویا مگۆدبانە برای من بەحس کرد بلابێژین ئەو کێشێت جۆتیارە سەدا سەد ئەزگەر ڕەئیەویمە ئەمێت قەیرانێکێدا دژین الوی وڵاتی سەرەڕای vê قەیرانێ پرۆژەیە تێنەجیبەجیکردن و کارێ تێتەکردن و بەلکی فشارەکە گەلەکە مەزنە سەرمە هەیش لای ئابووریڤە وەک حکوومەت سەروێ هەندێڕا واللهی جۆتیارژیت حەقن مەسەلەن نهۆ بەری نهۆت وزارەتە مەدە هەبوو بابەتێ ئیعاناتت زیراعی یعنی هاریکاریە جۆتیاری بۆ بنەتۆی هەکە سەدا سەد نەهات باکردن بەس ئەو بنەتۆیت هاتە دامبۆڕا نزبەک حکوومەتێ سەرملێ خۆتستان یعنی ئەڤەژی هەبوو هەکە ئەو کیمیاییە کو تێتە بکار ئینان vێجا تایبەت ئی ساڵە ئەو کێشە گەلەکە مەزم بووی جۆتیارە مەسەلەن پار حشکە ساڵی بوو بەلکی گەلەکە یعنی چوو بەرهەمەکی وەسانە فرۆت ژ بەرڤێکێ نۆتوت بینی نرخێ کیمیایی و نرخێ بنەتۆیش گەلەکێ گران بووی پراستی ئەف معاناتنە ئەملگەل بەس مدوێت ئەس بابەتێکی دی بەحسکە ئاسی جیهان بابەتی کەرستە گران بووە ئەو بێگومان ئەو مەسەلەن مدویا ئەوێ بێژم کو ئینەهو هەموو تشت سەر ئاستێ جیهانێ سەر ئاستێ عێراقێ بخۆ ئەف بلندبوونە نرخێ دۆلاری یعنی کارتێکردن هەبوو سەروی بابەتی بابەتێ دی یەکو مەسەلەن گرێدای ئاڤێڤە ئاف ڕاستی وی وڵاتی ئەم وزارەتە کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوین چاوە ئەم خەمێ چاندنێت خۆین وێت خەمەکە وەسا مەستر ئاڤێ بخۆین چەنگ و چاندن بێ ئاف نایەتەکردن ش بەرڤێکێت تو بین حکوومەتە مات ئەوی دەمێ نێزیکدا بەلکی بۆ تەمامکردنا 13 بەنداوە پارەکی مەزن تەرخان کرد
ونهێت بوارێ جیبەجیکردنێدا پێما بێنەوە بەنداو ئێستا کاری لەسەر دەکرێت کە ئەو نۆ بەنداوە PPP کار جێبەجێ. سەرتێتەکردن و ئەمێت گەهشتینە ئاستەکی گەلکی باش ئەو سیستەمێ وەکیت بێژن شەراکەتێت نیڤەکە کەرتێ تایبەت و کارتێ گشتیدا سەبەژیل ئەنجومەنی وەزیرانمە کۆمبوونەکایی سەروی بابەتی و ئەس باورد کە من دەمەکی نێزیکدا دێ بڕیار ئێتەدان کو هەر دیستا وی سیستەمی بەڵێ. وەک دەست پێک سێ بەنداوی سەرەکی بێنە چێکردن ئێکل هەولێرێ و ئێک سلێمانی زۆر لێکت باش. دهۆکێ بەڕێز کەریم سلێمان بریکاری وەزارەتی کشت و کاڵ بەڕێز مخلیس سەلیم بەڕێبەری کارجار و یاسێ لە دەستەوە بەرهێنان بەڕێز هەڵکەوت محەممەد نوێنەری جوتیاران سوپاس کە لەگەڵمان بوون بۆ هیوایان کە توانیمێتان لە دوی بێتە سوودێک بە جوتیاران و کەرتیەوە بەرهێنان و ئەو بەرهێنەرانە بگەێنین کە دایانەوێت لە کەرتی کشت و کاڵدا کار بکەن و ئیتر دەرگا کراوەیە دیبێتی ئەم جارەمان پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان